تا هاوڵاتیەک داوای کیلۆیەک گۆشتی نەرمە دەکات، 5 هاوڵاتی دێت بۆ داواکردنی ئێسک کە بڕێکی کەم گۆشتی پێوەیە و نرخی 1 لەسەر 3 نرخی گۆشتی نەرمەیە. ئەمە وتی گۆشتفرۆشێکی نێو بازاری سلێمانی و دەڵێت نرخی هەر کیلۆیە گۆشت 4000 دینار زیادی کردووە، ئەوەش بۆتەوەی کەمبوونەوەی بازاڕیان. چۆن کابراجاران لە 7000 و لە 16000 بجارانەوەی کیلۆ 2 کیلۆ گۆشتم بەرێ سەجاری وایە دەڵە 9 کیلۆم بەرێ لە 9 کیلۆکە کەمتری ژەڵە بای 500 بەرێ تیا بۆڵە بای 300 قیمەم بەرێ کابراسی گیوانی خۆیەکە کە پێ نەبێ گۆشتی چی بکڕێ شتێکە 10000 لە گیوانە نییە 20000 بۆ گۆشت ئەنی ئەمە حاڵەتێکی زۆر قورسە. بەدوای هۆکارەکانی گرانبوونی گۆشتی سوور دەچین. بەڕێوەبەری سامانی ئاژەڵی سلێمانی باز لەوە دەکات بەرهەمی ناوخۆ ساڵ بە ساڵ کەمتر دەبێتەوە و بەوەی هاریکاری نەکردنی ئاژەڵداران و گرانبوونی ئالیک و زۆری تێچووی بەرهەمی خۆماڵی لەلایەک و دروستبوونی ئاستەنگ بۆ هاوردەکردنی ئاژەڵ لەلایەکی دیکە لە هۆکارە سەرەکیەکانی گرانبوونی نرخی گۆشتە. بەهۆی ئەوباری 2 ساڵ لەمەوە پێشی وشکە ساڵی کە لە هەرێمی کوردستانە بۆ تەسیرێکی زۆری کردە سەر فرۆشتنی خاوەن ئاژەڵەکان کە لە وەرگای سروشتی زەرەرزیانێکی زۆری پێگەی و نرخی ئالیکیش لە جیهاندا ینی نەک بڵێ هەلای خۆمان نرخی پێکاتەکانی ئالی کە ئامادە کرێت لە زستانانە بۆ نمونە لەو فترانە بدرێ بە ئاژەڵ نرخی گران بوو. زیادبوونی نرخی گۆشت لە سلێمانی لە کاتێکدایە لە بازارەکانی دیکەی ناوچە شوێنە نزیکەکانی دەوروبەری سلێمانی نرخی کیلۆیە گۆشت 3 تا 5000 دینار هەرزانترا. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانیش دەڵێت لەگەڵ بازرگانەکان لە هەوڵدان بۆ هاوردەکردنی ئاژەڵ لە وڵاتانی ئەرمینیا و جۆرجیا لەو ڕێگەیشەوە ڕێگری دەکەن لە زیاتر بەرزبوونەوەی نرخی گۆشت. لە مانگی 11 کە نرخی زینەقەپان بە 5250 دینار بوو لە مانگی 12 بوو بە 6250 لە مانگی یەکە بوو بە 7250 لە مانگی دووە کە ئێستاین لە 8.5 بۆ 9000 دینارە واتە هەموو کیلۆیەک نرخی زینەقەپان لە ناو مایانی ئاژەڵی شاری سلێمانی 3500 بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. ئەمە هۆکارێکی سەرەکیە کە نرخی گۆشتی بەرق تەنها گۆشتی بەرق لە ناو شاری سلێمانی لە 17000 بۆ 20000 دینار. بەپێی خەمڵاندن و داتا تۆمارکراوەکانی بەڕێوەبەرایەتی سامانی ئاژەڵی سلێمانی ڕۆژانە لە سنتەری پارێزگاکە و شار و شارچووکانی دەوروبەری پێویستی بە 90 تەن گۆشتی سوورە. لەو ڕێژەیە کەمتر لە 150 بەرهەمی خۆماڵیە. ڕزگار جەبار کێنن سلێمانی.